بەڵێ خۆشەویستان و ئازیزان وەک لە سەرەتای بەرنامەکەشدا ئاماژەمان پێدا کاتەوەری ئەمڕۆمان گفتوگۆکردن دەبێت دەربارەی فیستیڤاڵی فیلمی کوردی لە هەولێر بۆ ئەم ڕۆژ میوانداری بەڕێز عەدنان عوسمان دەرهێنەری سینەماییمان کردووە لە یەکێک لە ستۆدیۆکانمان لە هەولێر. سەرەتا سوپاس بۆ ئامادەبوونت کاک عەدنان، دووبارە بەخێر بێت بۆ ستۆدیۆکانمان. بەڵێ کاک عەدنان، بە سەرەتا لەوە دەست پێ بکەین بزانین ئەنجامدانی ئەم فیستیڤاڵە لە ئێستادا کێ هەڵساوە بە ئەنجامدانی ئەم فیستیڤاڵە و ئەوانەی کە هاوکار بوون لەم فیستیڤاڵەدا کێ بوون؟ بەڵێ سەرەتا دەمەوێت دەستخۆشی لە تەلەڤیزیۆنە بەڕێزەکەتان بکەم لە کاناڵە جوانەکەتان بکەم بۆ ئەوەی کە هەوڵتان داوە گرنگی بە سینەما بدەن. بەڕاستی گرنگیدان بە سینەما خۆی لە خۆیدا ئاماژەیەکی جوانە بۆ ئەوەی کورد بە دنیا بناسیێنین، بە دنیا بڵێن ئێمەش عاشق بە جوانین، عاشق بە خۆشەویستین، عاشق بە ژیان و هەموو تەکنیکە تازەکان و پێشکەوتوەکانین. بەڵێ سەبارەت بە فیستیڤاڵی فیلمی فەڕەنسی لە هەولێر کە لە ماوەی 21 تا 24 مانگ لە پارکی منارە پێشکەشکرا فیلمەکانی خۆی نمایش کرد. گومان لەوە دانیە کە کۆنسڵیەی فەڕەنسی، کۆنسڵخانەی فەڕەنسی لە هەولێر لەگەر ئەوەش سنتەری ڕۆشنبیری فەڕەنسی و بەڕێبەرایەتی گشتی سینەما وەزارەتی ڕۆشنبیری دیارە ئەوانە سپۆنسەری سەرەکی ئەو فیستیڤاڵە بوون. کۆمەڵێک سپۆنسەری دیکەش هەیە کە پێویست نییە ئێمە لێرەدا ناویان بینین. لەو 4-5 ڕۆژەی لەو 5 ڕۆژەی نمایشی فیلمەکاندا بەڕاستی ئەوەی کە زۆر جوان و زۆر بە گەورەی داهاتە بەرچاو و زۆر بە تەکنیکەش تازە داهاتە بەرچاو کە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم تەکنیکە تازە نەبیندراوە یا بەڵێن کاری پێ نەکراوە. ئەویش ئەوە بوو کە سکرینێکی گەورە یاخود شاشەیەکی گەورە بە قەبارەی 17 مەتر بەرزی و 24 مەتر پانی فیلمەکانی لێ نمایش دەکرات. جگەلەوەی ئامێری نیشاندانەکان هەم ئامێری دیجیتاڵی پێشکەوتوو بوون، هەم ئامێری 35 ملیمی سینەمایی بوون کە بەڕاستی کەش و هەوایەکی ئەتمۆسفێرێکی زۆر جوانی بۆ بینەرانی هەولێر و دەوروبەری هەولێر و ئەوانێک کە هاتبوون بۆ بینینی فیلمەکە کەش و هەوایەکی زۆر جوان و زۆر سینەماییانەی دروست کردبوو. کۆمەڵێک فیلمی فەڕەنسی و بیانی نیشاندرا، جگەلەوە کۆمەڵێک کورتە فیلمی کوردیش نیشاندرا. یەک لەو فیلمانەی کە نیشاندرا فیلمی ئاوازی بۆ ئایندە بوو کە دەرهێنانی خۆمە بەرهەمی بەڕێبەرایەتی سینەمای هەولێرە. خۆزگەمان دەخواست بەڵێ کاک عەدنان ئەگەر بکرێت پێکەوانێ هەر سەبارەت بە فیستیڤاڵەکە پێکەوە بە ئەم راپۆرتە ببینین کە هاوکارانمان بۆیان ئامادە کردوین، دواتر گفتوگۆکردنمان لەسەر چۆنێتی بەڕێوەچوونی فیستیڤاڵەکە بەردەوام دەبێت. بەڕێوەبەرایەتی سینەمای وەزارەتی ڕۆشنبیری و حکوومەتی هەرێمی کوردستان بە هاوکاری سنتەری ڕۆشنبیری فەڕەنسی لە هەولێر فێستیڤاڵێکی 4 ڕۆژەی نمایشی سینەمایی لە هەولێر ساز کردو. لە یەکەم شەوی نمایشە سینەماییەکەشدا بە ئامادەبوونی بینەرێکی بەرچاو کورتە فیلمێکی کوردی و فیلمێکی ئاکشنی سینەمایی فەڕەنسی ژێرنووسکراوی کوردی پێشکەشکرا. ئەم نمایشە سینەماییە بووە جێگای خۆشحاڵی ئامادەبووان کە بۆ یەکەمین جارە لە ڕێگەی سکرینێکی لەم جۆرە سینەما دۆستانی کوردستان سەیری هونەر و بەرهەمەکانی سینەما بکەن و ئارەزوەکانی بینینی سینەما بدۆزنەوە. هاوکات ئاواتەخوازی ئەوەش بوون لە کوردستانی بێهۆڵی سینەمادا بەردەوام ئەم نمایشە سینەمایانە ساز بکرێن و خۆشەویستی بۆ هۆڵەکانی سینەما و بینینی فیلم و بەرهەمی سینەمایی بێتە بوون. وەک خوێندکارێکی بەشی سینەما کە لێرە ئامادەم زۆر خۆشحاڵم. ئەم هەنگاوە ئەم فیستیڤاڵە بە دەستپێکی نوێبوونەوەی سینەما لە کوردستانە ئەبینم. پێم وابێ ئێستا کاتی ئەوە هاتووە ئێمە ئەلبەت من ناڵم سینەماکار چونکە تازە ئەخوێنم سینەماکارەکانی تر ئەوانەی کە ئەزمونێکی زۆریان هەیە ئی کوردستان لە کوردستان ئەوانەی لە دەرەوەی کوردستانن پێیان ئەڵێم ئەمە دەستپێکی سینەمایە. داواتان لێ ئەەکەم بگەڕێنەوە کوردستان ئەم هەنگاوانە بە پیرۆز ڕابگرن و زۆر خۆشحاڵیشم کە ئەبینم ژمارەیەکی زۆر بینەر لێرە دانیشتووە تەماشای فیلمێکی سینەمایی ئەەکەن چ وەک کورتە فیلمە کەکی ئیزمان حاڵی خۆمانی کوردستان بۆ هەروەها فیلمێکی سینەمایی فەڕەنسیە.
بانمایشی فیلمێکی کارتۆنی سینەمایی جیهانی ژێرنووسکراوی کوردی و کورتە فیلمێکی سینەمایی کوردی کۆتایی بە فێستیڤاڵی سینەما هێنرا. سەبارەت بە ئامادەکاری فێستیڤاڵەکەش فریدریک تیسۆ کۆنسۆلگەری فەڕەنسا لە هەرێمی کوردستان وەک لایەنی سەرەکی لە ڕێخستنی فێستیڤاڵەکە ئاواتەخواز بوو کە لە داهاتوودا سەرمایەدارانی کوردیش گرنگی بە سینەما بدەن و دەستی باڵایان هەبێت لە بژاندنەوەی بواری هونەری سینەمادا. Et là, ce soir, nous présentons un film. ئەم نمایشە ڕۆژی کۆتایی فیستیڤاڵەکە بوو کە فیستیڤاڵێکی سەرکەوتوو بوو چونکە خەڵکانێکی زۆر ئامادەی بوون. هیوادارم سەرمایەدارانی کورد لە پاڵ کۆشک و تەلار گرنگی و بایەخی تایبەت بە هونەری سینەماش بدەن لە پێناوبژانەوەی سینەما. لە چوارشەوی نمایشی سینەماییدا 4 فیلمی فەڕەنسی سینەمایی و 4 کورتە فیلمی کوردی پێشکەشکران کە فیلمە فەڕەنسیەکان 2 فیلمی ئەکشن و فیلمێکی کلتوری و فیلمێکی کارتۆنی بوون. سەبارەت بە سکرینی نمایشەکەش کە سکرینێکی فەڕەنسیە و بە گەورەترین سکرینی سینەمایی جیهانی دادەنرێت بەڕێوەبەری سینەمای وەزارەتی ڕۆشنبیری و حکوومەتی هەرێمی کوردستان پێی ڕاگەیاندین کەەوە بەپێی نووسراوێک کڕینی سکرینە سینەماییەکە پێشکەش بە سەنتەری ڕۆشنبیری فەڕەنسی کراوە. بڕیاردرا لە بەڕێز وەزیری ڕۆشنبیری کە نووسراو بکرێت و ئەو ئامێرانە بیکڕین ینی حکوومەت بۆمان بیکڕێت تاکو بتوانین لە هاوینی داهاتوو ئەو ئامێرە گەورەیە بیبێنە هەموو شارەکانی کوردستان بەڵێ گەڕۆک بەڵێ بێبەش نەبن لە سلێمانی لە دۆک لە هەموو شارەکان و قەزا و ناحیەکان ئەو شاشە گەورەیە ببینن کە یەکەم جارە لە فەڕەنسا دەربچێ خۆشبەختانە هاتە کوردستان و لێرە نمایش کرا. جێگای باسە ئەم فێستیڤاڵە بە هاوکاری سنتەری ڕۆشنبیری فەڕەنسی لە هەولێر و کۆنسۆلگەری فەڕەنسا لە هەرێمی کوردستان و ڕێکخراوی سینەمای جیهانی بۆ یەکەمین جار لەسەر ئاستی ڕۆژهەڵاتدا لە ڕێگەی گەورەترین سکرینی نمایشی سینەمایی گەڕۆک لە شاری هەولێر پێشکەش بە بینەرانی سینەما کرا. زریان خەتاب، گەلی کوردستان، هەولێر. بەڵێ کاک عەدنان وەک بەڕێزت لە پێشتردا ئاماژەت بۆدا کە بەڕێزی شت وەک دەرهێنەرێکی سینەمایی بەشداریت هەبووە لەو فیستیڤاڵەدا بزانین بەڕێستان بەچی بەشداریتان کردووە ناوەڕۆکی ئەو فیلمەی کە بەڕێستان پێی هەڵساون بە لەو فیستیڤاڵەدا چی بوو؟ بەڵێ زۆر سپاس. فیلمەکەی من کورتە فیلمێکی 9 دقەیی بوو ناوی ئاوازێک بۆ ئایندا بەرهەمی بەڕێبەرایەتی سینەمای هەولێرە. ئەم کورتە فیلمە پێشتر لە کۆمەڵک فیستیڤاڵی نێودەوڵەتی کۆمەڵک فیستیڤاڵی ناوخۆی بەشداری کردو و خەڵاتیشی وەرگرتووە. فیلمەکەی من باس لە منداڵێکی دایک و باوک ئەنفارکراو دەکات کە وەک هەر منداڵێکی دیکەی ئاسایی حەزی بە ژیانە، حەزی بە مۆسیقایە، حەزی بە هونەرە، حەزی بە تێکەڵبوونی ژیانی تازەیە، بەڵام لە کۆمەڵێک لەمپەر لە ڕێگای هەیە لە بەردەمی هەیە ئەو لەمپەرانش لێ ناگەڕێن خواست و نیاز و هیوایەکانی خۆی جێبەجێ بکە بۆیە هەمیشە ئەو هەوڵدەدا لە کۆنفلیکتدایە لە سڕاعدایە لەگەڵ ئەو کەسانی کە لە خۆی بەتەمەن گەورەترن، ئەو کەسانی کە با بڵێن لەسەروی ئەوون هەمیشە لە کۆنفلیکتدا لەگەڵ ئەوانە، بەڵام ئەوانە هەمیشە ڕێگای پێدەگرن بۆیە هەمیشە ڕەتی دەکەنەوە حەز و ئاوازەکانی ناگەڕێن جێبەجێ بکە ئەویش هەردەم لە هەوڵداندایە بۆ جێبەجێکردنی حەز و ئاواتەکانی خۆی. بەڵێ فیلمەکە لە کۆتاییدا لە کەشێکی بەفراوی بەفربارینی سەختی کوردستان لەوێ ئەو منداڵەوە بەردەوام ئەو ئاوازەی کە حەز دەکا بیژەنیتن ئەو ئاوازە دەژەنیتن و لە نێو ئەتمۆسفێری ساردی و سۆڵی زستان و بەفر و ناخۆشیەکانی ژیان حەز و ئاواتەکانی خۆی ون دەبێ و وێنەکەی خۆشی ون دەبێ. مەمچینە ئەو ئینسانە ئەو مرۆڤە بەدەیان بە هەزاران نمونەی دیکە هەیە لەو مرۆڤەیە با بڵێن لەو چیرۆکە کە هەموو حەز و ئاواتەکانیان لە ژوورەوەن ناتوانن دەری بڕن، ناتوانین پێشکەشی بکەن، ڕێگا خۆشکەرێک نییە، کەسانێک نییە کە بتوانن ڕێگا خۆشکەر بن کە هەوڵ بدەن حەز و ئاواتەکانیان لە چوارچێوەی ئاوازێکی جوان، لە چوارچێوەی فیلمێکی جوان، لە چوارچێوەی شانۆیەکی جوان، لە چوارچێوەی تابلۆیەکی جوان دەربڕن. بڵێ نمونە زۆرن بە تایبەتی ئەو
منداڵانەی کە دایک و باوکیان ئەنفالە و بێ دایک و باوک ژیان دەگوزرێن. بەڵێ کاک عەدنان بە شێوەیەکی گشتی ئەو فیلمانەی کە لەم فیستیڤاڵەدا بەشدار بوون لە چه ئاستێکدا بوون؟ بەڵێ گومان لەوە دانیە کە فیستیڤالێکی گەورە بوو. تەمەنای ئەوەم دەکرد من وەک سینەماکارێک تەمەنای ئەوەم دەکرد کە زۆربەی زۆری سینەماکارانی کوردستان لە هەر چوار شارەکەی کوردستان ئامادەیان هەبووە ئەو چەند ڕۆژەی فیستیڤال، بەڵام بەداخەوە دیارە ڕێژەیەکی کەمی هونەرمەندان مابنیان سینەماکاران هاتن بۆ بینینی فیلمەکان. کەسی ڕێژەیەک هات بۆ بینینی فیلمەکان، بەڵام دەبایە ڕێژەی گەورەتر هەیە، زۆرتر هەیە لەو ڕێژەیە، دەبایە ئامادەیان زیاتر بێت، چونکە بەڕاستی سوودێکی گەورەی بە ئێمە بەخشی فیلمەکان، فیلمە ئەوروپی و فەڕەنسیەکان بەڕاستی لە ئاسێکی زۆر بەرزدا بوون، جگەل لەوەی کە ژێرنووسی کوردی لەگەڵدا بوو کە هەموو کەسێک لە هەموو ئاسێکی ڕۆشنبیری دەیتوانانی ژێرنووسەکە زۆر بە جوانی بە ڕێکپێکی بخوێنتەوە لە فیلمەکان تێبگاتن زۆر بە ڕێکپێکی. فیلمە جیهانیەکان فیلمی زۆر باش بوون، زۆر پێشکەوت بوون، بە تایبەتی فیلمێک کە لە فیستیڤاڵەکانی ئەم ساڵ 2009 ناوی فیلمی وێڵکەم بوو، کۆمەڵێک مڕەشەح بوو لە بۆ کۆمەڵێک خەڵات کە باسی لە خانەوادەیەکی کورد کرد کە دەیانەوێت بگەنە ئەوروپا و لەوێ کوڕێک بوو دەویست بکاتە ئەوروپا بکاتە خانەوادەیەکی کورد لە بەریتانیا لەوێن دەرێ چاوی بە کچێک بکەوی کە ئەو کچە بابلین خۆشی دەوێتن، بەڵام هەموو هەوڵ و تەقەڵایەکانیدا بۆ ئەوەی بۆ شوێنە بگە، بەڵام پێ نەگەیشت. کۆمەڵێک فیلمی دیکە هەبوو، فیلمە ئەنیمەیشنەکەی دوا ڕۆژ، کۆمەڵێک فیلمی دیکە هەبوون بەڕاستی زۆر سەنجڕاکێش و جوان. جگە لەمانە چوار کورتە فیلمی کوردیش نیشاندرا، بەڕاستی فیلمە کوردەکانیش ئەوانەی کە لەو فیستیڤاڵ نیشاندران فیلمی بە ئاست بوون، ئاست بەرز بوون، بە کواڵەتی بەرز بوون، فیلمەکان ناوەڕۆکیان جوان بوو، فیلمەکان هەر هەمیان لە ناوەڕۆکەوە تعبیریان یان گزارشتیان لە ژانی کورد دەکرد، لە کێشەی کورد دەکرد، لە ئازارەکانی کورد دەکرد، لە مێژووی کورد دەکرد، لەو بەسەر هاتانە دەکرد کە نەتەوەی کورد ملەتی کورد بەسەری هاتووە و بەسەری دێتن. بەڵێ بە بڕوای من فیلمەکان هەر هەمووی فیلمە چ فیلمە بیانەکان چ فیلمە کوردەکان لە ئاستێکی زۆر بەرزدا بوون، خۆزگە و هەزاران خۆزگە نمونەی ئەو سکرینە جوانە لە هەر چوار شارەکەی کوردستان بە بەردەوام هاوینان بێگومان بەزستانە ناکرێت، بە هاوینان لە هەر چوار شارەکەی کوردستان بەردەوام فیلمی لێ نیشان بدرێ، خەڵک زیاتر بە سینەما ئاشنا بکرێتەوە، چونکە بەڕاستی ئەوە نمونەیەکی جوان بۆ ئەو سکرینە گەورەیە، ئەتمۆسفێر و کەش و هەوایەکی زۆر جوان و سینەمایانەی بە بینەرەکان دەبەخشی. ڕەنگە کۆمەڵک کەس لە تەوەقعی ئەوەدا نەبوون کە ئەو هەموو بینەرە جوانە، ئەو هەموو ژمارە بینرە بێن فیلمەکان ببینن، بە تایبەتی لە پارکێکی بچووکی وەک پارچی منارە، پارچێکی بچووک و جوان. بەڕاستی بە تایبەتی ڕۆژی یەکەم و دووەم و کۆتایی پێم وایە بینەرێکی لە ڕاددەبەدەر زۆر هەبوو، خەڵکێک بە حەز و تاسەوە دەهات کاتی خۆی بۆ بینی ئەو فیلمانە تەرخان دەکرد. خۆزگە لە هەر چوار شارەکەی کوردستان ئەم سکرینە دادەنرا و فیلمی جوانی لێ نیشان بێگومان ئەوەش دیارە هەم کەش و هەوایش تایبەتی هەیە، هەم لە کێشەی نەبوونی هۆڵیش ڕزگارمان دەکات. من ئامارێکی بەردەوام دەبین دواتر لەسەر گفتوگۆکردنمان دەبێت هەڵێکی سینەما هەبێ. دواتر بەردام دەبین لەسەر گفتوگۆکردنەکانمان. کاک عەلیمان لەگەڵا لە کەلارەوە. بەیانیت باش کاک عەلی؟ زۆر سپاس، مەمنون بەڕێزیت. بەگەرمی خراپیمانەکە دەگەم لە سوودەکانی هەولێر. فەرموو کاک عەلی. پرسیارێکم لێ هەیە، دەلام و کەسی وا هەیە کە خۆی بە ڕەشنبی دانا خاوەنی یەک بەرهەمایان خاوەنی سیدێکی فیلمەکە دەری دەکات لە بازارە بۆ توجارەتکردن، زۆر خۆی بە کەسێکی نووسەر و زۆر بە کەسێکی گەورەدانا. بۆ نمونە یەکی لە نمونانە بەڕێز جەلی زەنگەنا خاوەنی چەند بەرهەمی